سووریا بژن کوردên Sûriyê û rehîne jî wek hev giringin ji bo Amerîka? دەمەوێت پیرۆزبایی لە کوردانی سووریا بکەن کەوا دژی تورکەکان وەستانەوە. ئەوە شتێکی زۆر سەرنجڕاکێشە ببینی کوردەکان زۆر بە ئاسایانە شەڕ دەکەن. دەمەوێت سوپاسی هاوپەیمانەکانمان بکەم لە نێویاندا فەڕەنسا کەوا درۆنی بە ناوچەکە داوە. دەمەوێت پیرۆزبایی لە هێزەکانی بەرگری سووریا بکەم کە لەلایەن ئەو کوردانەی سووریاوە بەڕێوە دەبرێن. کوردانی سووریا شایەنی ئەوەن ئاشتیان هەبێت دوای چەندین ساڵ دەبێت لە ئاشتیدا بژین و هەروەها دڵنیام سەرۆک ترەمپ و ڕاوێژکارەکانی ئەوان بە هێزەوە پاڵپشتی دەکەن و هەروەها بە هێزەوە پاڵپشتی لەوە دەکەن کەوا ئەو هێزانە بتوانن هەناسەیەک هەڵمژن و هەروەها پێم وایە ئێستاش لە هاوئاهەنگیدان لە گفتوگۆدان لەگەڵ تورکیا بە هیوان کەوا بتوانین کوردەکانی سووریا بە ئاشتی بژین.